بەهۆی ساغ نەبوونەوەی بەرووبوومەکانیان لە ناوخۆ پارێزگاکانی عێراق بەشێک لە جوتیارانی سلێمانی کردبوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا کەم تەرخەمیەکەش دەخەنە ئەستۆی وەزارەتی کشتتوکاڵی هەرێم. ئەوان دەڵێن پێویست بوو پێشتر وەزارەتی کشتتوکاڵ ڕێکەوتن لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراقدا بکات تا لە کاتی پێگەیشتنی بەرووبوومی ناوخۆی هەرێم ڕێگە بە هاوردەی بەرهەمەکانی ئێران نەدرێت بۆ پارێزگاکانی عێراق و بە پێچەوانەشەوە کاتێک بەرووبوومی عێراق پێدەگات هەرێم ڕێگە نەدات بچێتە پارێزگاکانی عێراقەوە. 100 جارم پەیامەمان وتووە لە هەر وڵاتێکی ترا ئەبوایە بە تایبەتی وەزیر هەموو 6 مانگجارە سەردانی خانووی پلاسیکی بکرد نەکردووە سەردانی نەکرد خانووی پلاسیکی هەیە سەردانی نەکرد سەردانی کردوین ساڵی جارێک 4 ساڵ تۆ وەزیری ساڵێک سەردان بکەی ئەو دوایتری هەمووی لەسەر پشتی مێزەوەبی لە سەردانەکە چ بەڵێنێکی داوە بەڵێنی بازاڕی بۆ کردوین ئەوە بازارکردنەکە لە حکومت بۆ تومانە بەس بازار داوای 1 کیلۆ سەمان ناکەیت داوای یەک ڕێنمایی ناکەین لە وەزارەتی کشتتوکاڵەوە تەنها بازار تەنها ئەو قرارانەی لە وەزارەت کە خۆیانتان دەریەکەن ئەو قرارانەمان بۆ جێبەجێکەن تەنها قرارەکانتان قرارەتەکان ئەوە جێبەجێکراوە ئەوە نەتیجەکەیەتی شوێ 300 نارکەوتوی 180 دینار تا فڕێدی ئێمە خەیارمان هەر بۆ جنوب بڕۆ خەیاری ئێمە هەر لە جنوب ساقە بێتەوە بەس ئێستا چۆنە بۆچی ساغ نابێتەوە خەیاری ئێمە لە بەغا خەیاری ئێرانیەت خەیاری ئێرانی کەیەتە داخڵە بێت وەگەم خیارە ئێمە جوان نییە بەس لەوێ بە ڕەخیسترە بە 250 دینارە ئەمە ئێمە بە 200 دینار هەر کرێی سیارەکەی ناگەێنێتە بەغا 10 سعات ڕێ سیارەیەک بە کیلۆی 50 دیناری خاتە سەر تاجرێک 50 خاتە سەر عمولەکەی خاتە سەر لەسەر ئێمە هەتا ئاگاتەوە بۆ 350 ئێمە هیچمان بۆ نامێنێت بە 100 دینار و 50 دینارە سەدەمی کە عەبدولسارە لە کاتی پێگەشتنی بەرووبوومی ناوخۆیە هاوردەکردن لە وەستا ئیشی بۆ کردوین ئێستاوانیم دەستی خۆش بە ئیشی بۆ کردن بەس ئێستا ئەمە ئیشمان بۆ ناکە ئەمە شتێتر نازانینەوە. ئەو جوتیارانە دەڵێن لە هەر کیلۆ خەیار 300 دینار زیانیان پێگەیشتووە ئێستا هەر کیلۆ خەیار لە ناوخۆ تەنها 80 دینار دەکات هاوکات ئەوەش دەڵێن بە کۆی گشتی ڕەنگە زیانە مادیەکان بگات بە 1 ملیار دینار. نوێنەری ژووری بازرگانی سلێمانی لە علوەی سلێمانی دەڵێت ئەگەر ئەم گرفتە چارەسەر نەکرێت جوتیاری سەرجەم پارێزگاکان ڕوبەڕووی زیانێکی گەورە دەبنەوە. لە 15 حوتا بڕیارێک دەرەچێت کە لە ساڵحی جوتیارەکانە لە دوای جەژنی شەو وەزیری کشتتوکاڵ بەڵێنی پیاوین کە دانیشتن لەگەڵ وەزیری کشتتوکاڵی حکوومەتی فیدراڵەکەین بۆ ئەوی ئەم فەلاحە هەرچی بێ عێراقیە ئێمە حەقمان بەسەر سیاسەتی نەودەوڵەتی و ئەقلیمیەوە نییە ئێمە هەرچی بین عێراقین فەلاحەکەش عێراقیە ئەگەر جنوب لێمان نەکرێ ئەمە نە کیلۆی 100 دینار کیسەی 100 دینار ناکە حەلی ئێمە لە بەغایە ڕاستە جوتیار لەبەرچی نەکردن بەرووبوومی خۆیان نا ئێران هەیە کاکە ئێران تا بەغا 200 دینارەکەی ئەم بە 250 کیلۆ کیلۆی با بە 100 دینار بە 300 دینارەکاتە بەغا بە 250 نارەکاتە بەغا. جوتیاران دەڵێن ئەوە بەرەنجامی نەبوونی پلانی وەزارەتی کشتتوکاڵە وا بڕوات زۆربەی جوتیاران واز لە کشتتوکاڵکردن دەهێن و پەنا بۆ کاری دیکە دەبن چونکە ناکرێت ساڵانە لە سەر و هیلاکیەکانیانەوە بەرووبوومەکانیان لە بازاڕەکان ساخ نەبێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.